سڵاو لە ئەڵلقەی دووەمی دیدارمان لەگەڵ بەڕێز سەیدا عەبدوڵڵا ساڵح بەردەوام دەبین. دێنە ساڵی 1992 واتە دوای ڕاپەڕین تاکو ئەو مێژووەش لە بەڕێزیان بپرسین. دوای ڕاپەڕین بەڕێستان هەر لەسەر پارتی گەل بوون، بەڵام پارتی گەل دەنگی نەهێنا. باشە پارتی گەل کە ئەوەنە بەهێز بوو بۆ دەنگی نەهێنا؟ هەڵبژارتنی 92 بۆ حزبەکانی کە تازە لە ناو شۆڕەش دروست ببوون، یعنی نەناسراو بوون بە شێوەیەکی کافی کە ئامادە بن بۆ هەڵبژارتن. بەس ئێوە لە هەشتاویەکەوە هەبوون؟ قەیناکە ئێمە هەبوون لە هەشتاویەکەوە لە شۆڕەش هەبوو، لە دەرەوەی خەڵک بوو. یعنی بزانە مەسەلەن چەند خەڵکی کوردستان ڕەبتی هەبوو لەگەڵ شۆڕەش بی هەموو حزبەکان. پارتی دەنگی هێنا چونکە پارتیە، مەلا مستەفای بارزانی سەرۆکی بوویە و معروف بووە، خەڵک پێوە ڕەبت بوو. یەکێتی دەنگی هێنا چونکە مام جەلال بوون، ئەوەش تاریخێکی دوور و درێژە لە وەزعە. بەڵام ئەحزابی تر نە تەنها پارتی گەل، نە پارتی گەل و نە سۆسیالیست و نە پاسۆک، ئەوانە بە نسبەتی خەڵکی کوردستان حزبی تازە بوون. باشە، ئێوە دوای ئێوە حیزبی یەکگرتنتان دروست کرد، چێ و چێ بوون؟ هەرچی حزبەکە بوون، گەل و پاسۆک و سۆسیالیست بوون. بەڵام وا بزانم کاک محەممەدی حاجی مەحموود نەهات دوای حزبی یەکگرتنمان دروست کرد، هەموو هاتن یەکگرتنمان دروست کرد. حزب یەکگرتن ساڵێک و چەند ما، یعنی نزیکی ساڵێک ما دوای ئەوە چوونە لەگەڵ پارتی تێکەڵ بوون و ئیتفاقیان کرد. چوونەوەی ناو پارت بوونا لەگەڵ پارتی شکار هەمە هات لە کۆنگرەش دانشت، هەشداری کرد. بەڵێ لە هەڵبژاردننی قیادەش خۆی تەرشیح کرد. یعنی لە بیرم دێ لەو کۆنگرەیە ئەو ئیسراری دەکرد، چونکە لە کۆنگرەی 93 ئەو ئێمە پێڵی کۆنگرەی گرتنی ئەوە مەسەلەن ئەوەی پارتی ناوەکان بە شێوەیەک بوون، ئەوەی یەکگرتن بڵێن بە شێوەیەکی تر بوون. حەمەی حاجی مەحموود ئیسراری کرد ئەنو ناوی یەکەمی لستەکە بێ، خۆی ناوی ئەو. کاکسامی عاجز بوو، کاکسامی بەڕەحمەت بێ عاجز بوو، نەیویست ناوی دووەم بێ لە لیستەکە. دەرچوو، کە دەرچوو من چووم، پێم گوت با ناوەکەت ئاخری لست بێ، بای ئەو لە ئەوەڵ بێ، بای تو لە ئەخیر بێ، ناوە ڕاستش نەبە. لەو فترەیە وەبزانم کاک نێچیروان بوو لە کۆنگرە دەرچوو، هات ئەو شوێنەی کە من و کاکسامی قسەمان دەکرد، گوێی لە قسەکەی من گرت. کاک نێچیروان گوتی بەخوا کاکسامی ئەوە خۆش پێشنیارە، و کاکسامی ڕازی بوو، هاتنە ناو کۆنگرە. مەبەستم کاک حەمە هاتبوو. کاک حەمە دەرنەچوو؟ دەرچوو دەرچوو بوو بە ئەندامی مەکتەب سیاسیش، بەڵام زۆری چەند فترەیەکی زۆر کەمی خایان و دەرچوو جیا بووە. زۆر باشە. دوای تێکەڵبوونتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بوون بە پارتی دیموکراتی کوردستان یەکگرتوو، دوای ئەوەش لە کۆنگرەی دواترا لێبەوە. باشە، بەڕێز کەی بوویتە وەکیلی وەزیر؟ لە 2000 بوویان 2000، یعنی پێش ڕووخانی سەدام؟ بەڵێ پێش ڕووخانی سەدام بوو بە وەکیل وەزیرە. ئەو کاتە ئەزمموی وەزارەتت طبعا ئیدارەیە و وەزارەتە چۆن هەڵیەسەنگێنی ئیدارەی هەرێمی کوردستان لەو کاتەیە چۆن بوویانی؟ بەخوا ئیدارەی هەرێمی کوردستان ئەو کاتە جارێ دوو حکوومەت بوون، دوو ئیدارە بوون. مەبەستم جارێکیان نەگرت بوو، جارێکیان نەگرت بوو. نەخێر، ئیدارەکە
باش بەڕێوە دەچوو وەکو دەستپێکێکی هین ینی بڵێن تەجروبەیەکی تازە باش بەڕێوە دەچوو لەگەڵ ئەو بارقورسیەی ئەوسا هەبوو و لەگەڵ ئەو نەخۆشیانەی ناوخۆیی کە ڕوویدا لە ناوبینی ئێمە و برادرانی یەکەتی بەڵام وەکو ئیدارە باش بەڕێوە دەچوو و هەر ئەو ساڵانە بوو دەستپێکی من ئەڵێم ینی نەهڤەی ئاوادانکردنەوەی دەستپێکی ئاوادانکردنەوەی کوردستان دەستی پێ کرد پلانەکان ئەو کاتە دانڕان هین ئەو ینی ئەو کاتە ئێمە لە وەزارەتی خۆمان دیراساتی سوقی کارمان دەکرد ئەو پارێزت لە چ وەزارەتیە بووی؟ لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی نەبوو ئێمە لە وەختی من لەوێ بووم کردمانە وەزارەت ئەو کاتە پێش ئەو کاتە لەگەڵ وەزارەتی سەحا یەک بوون دیراسەتی بازاری کارمان دەکرد لەو سەردەمی نەفت مقابل غیداش بوو پارەکەی 14% حەسای هەرێمی کوردستان بەدەستی UN بوو بەدەستی ئێمەش نەبوو بەڵام لەگەڵ UN شتێکی وامان کرد کە بەرنامەی تەنمیەی ئوسرەمان دروست کرد هاوکاری ئوسرەمان دروست کرد پرۆژەکانی بەرهەمهێنانی بچووکمان دامەزراند نێزیکی $1 ملیۆن بە خەڵکماندا هەرێک بڵێن مەسەلەن تا $10,000 شتێکی وا ئان نەختێک زیاتر پرۆژەیەکی بچووک بۆ خۆی دروست بکێ بەرهەم پێ بێنێ و ساڵێک عەفوە لە گەڕاندنەوەی پارە پاش ئەوە هێدی پارەکان بگەڕێنتەوە بۆ حکوومەت بەبێ قازانج یعنی هەنگاوی زۆر باش لە هەموو بارەکاندا دەست پێکراوە بەرەو پێش دەڕۆشت و من بە تەسەورم ئەگەر لەسەر ئەو نەهجە بەردەوام بووە ئێستا کوردستان لە قۆناغێکی تر بوو. ئەی بۆچی بەردەوام نەبوو خۆ دوای ئەوە پارەی زۆر هاتوو کوردستان ئاوادان بوو آخر ئەزانی چییە پارەی زۆر هاتن ڕاستە پارە زۆرتر بوو دوای ئەوە خصوصا پاش ڕۆخانی ڕژێم و پاش ئەوەی نەفت مقابل غیذا UN تەواو بوو پارەکە هەموو هاتە دەستی ئێمە بەڵام شەرت نییە زۆربوونی پارە بضەرورە یعنی ئەبێ وەزعەکە باشتر لێ بکە ئەوە مەرج نییە چکە مەرجەکە ئەوەیە کە ئەو پارە زۆر بوو تو چۆن بەکاردێنی لە چ بەکاردێنی و بۆچی بەکاردێنی ئەو ماوەیە با بڵێن کە پارە زۆر بوو هەر چیتان کرد پارە زۆر نەبوو تا هەڵبژاردن دروست بوو تا موازنە لە عێراق هات هەڵبژاردننی یانی 2005 بەڵێ پاش پارە زۆر نەبوو تا ڕۆخانی ڕژێم و دروستبوونی بودجەی عێراق و هاتنی نسبەی 17% هەرێمی کوردستان لە بودجەی عێراق ئەو کاتە پارە زۆر بوو وفعل یعنی بڵێن لە 2006 و 7 و 8 و 9 و 10 و 11 و 12 و 13 و 14 ئەو فترەیە پارە زۆر بوو بە شێوەیەکی وا زۆر بوو بەداخەوە خەڵکی ئێمە ئەوە ببوو یعنی زۆر مەغرور بوو سەرخودا ڕۆشت بوو لەبەر زۆربوونی پارە و لەبەر ئەوە و یعنی من کە چوو لە بەغدا دەگەڕام خەڵکم دەبینی لێرە دەمگو بەخۆ ئەم وەزعە بۆ ئێمە نامێنێ هەر لەبەر غوروری خەڵک نە لەبەر شتێکی تر زۆر باشە بەڕێزت 2006 بوویتە پەرلەمانتار لە عێراق ئەزمموی پەرلەمانتاری گرنگیانی زۆر کەستا ئەسا پرسیاری ئەوە کە ئەوە پەرلەمانتار چیەکەن لە عێراق ئیشیان چییە؟ ئەزانی قۆناغ لە قۆناغ فەرقە ئێمە دەورەی یەکەم بووین لە پەرلەمان دائیمان دەورەی یەکەمی پەرلەمان دەورەی
ئاواکەرە ئاوەدانکەری بنگەهی یاسایی دەوڵەتە. ئێمە شتی باش کرا لە دەوری یەکەم و من ئێستاش ئەڵێم دەورەی یەکەمی پەرلەمان کوتلەی کوردستانی بە نسبەت کوردەوە باشترین دەورە بوو لە بۆ کورد. ئەو شتەی کە کرا، ئەو ئینجازاتەی کە کرا. بینی ئێوە و یەکێتی لەو کاتیا باش بوو. زۆر کەم خەڵک دەیزانی ئێمە کی پارتیە و کی ئێکێتیە و ئەو کاتە یەک دووەکی یەک گرتوش لەگەڵمان بوون. زۆر کەم خەڵک دەیزانی کی کیە کی چ حزبێکە، چونکە لەوێ هیچ وەختێک هینی حزبایەتی نەدەهاتە پێش کوردستانیەت. دائیمان شتی کوردستانی لە پێش بوو. خەمی نەتەوەیتان زۆر ئەو لە پێش بوو، دائیمان ئەو لە پێش بوو، دائیمان یەک هەڵوێز بووین، دائیمان یعنی بە یەکەوە دەچووینە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان. هیچ مشکلەیەکمان نەبوو لەو مۆزوع. مام جەلال دەوری چی بوو؟ مام جەلالش دەوری بەنا بوو ئەو مەوزوعە. یعنی زۆر جار ئێمە پرسمان لە مام جەلال کردووە، دوو جار خۆم و دکتۆر فواد معسووم چوینە لای مام جەلال پرسمان پێ کردووە لەسەر کێشەیەک. بە دکتۆر فوادی دەیگوت کاکە پرسی کاک مەسعود بکن ڕێی ئەو چی بێ من ئەوە ڕێیمە. یعنی وەزعەکە بەو شێوەیە بوو، بەو ڕۆحیەتە بوو و طبعا ئەمە ڕنگدانەوەی هەبوو لە بۆ کوتلەکە لە بۆ هەمومان. زۆر جار پرسیم کاک مەسعودمان دەکرد بە حقیقت لەسەر کێشەیەک لەسەر مەوزوعێک مووقف چۆن بێ ئەیگو مام جەلال لەوەیە بۆ پرسی من دەکەن. اینجا ئەم هەڵوێستەی ئەو وەختە باشترین پاڵدەر بوو بۆ هەمومان کە یەک هەڵوێستی یەک دیتن یەک ڕێزی یەک ئەوە بۆیە کەس نەیدەزانی کی چ حزبە. یاسای فیدراڵی لەو کاتیا دەرچوو یاسای هەرێمی فیدرالی بەڵێ یاسای دامەزراندنی هەرێم لە عێراق ئەو دەمە دەرچوو و دەمێکی ئەوە بوو بەڕاستی. یعنی زۆر خەڵک دەیویست نیسابی یاسایی تێک بدن و زۆرش نەهاتن و زۆربەیان ئەوانەی برادران زۆر لە برادرانی سونەکان و سەدریەکان جارێ هەر دژ بوون نەدەهاتن و دژ بوون. یعنی بەبیرم دێ بەڕەحمەت بێ عەبدولعەزیز الحەکیم ئەندامی پەرلەمان بوو ئەو کاتە، نەخۆش بوو لە مستەشفا بوو، برادرانی خۆیان چوونە بە دوایی بە ئەمبولانسێ نایە ناو حوشی پەرلەمان تا دەستیان گرت تا هێنایان قاعەکە دابنیشێ بوو ئەوەی نیسابەکە تەواو بێ. بە هەر حاڵ نیساب تەواو بوو و ئەو یاسامان تێپەڕاند و لە گرنگترین یاساکانی عێراقە. یعنی سونەکان بە زۆری دژی سونەکان دژی هەموو شتێک بان باسی لامەرکەزیەتش تێدا بە. ئەوان زۆر بەتندی تۆز ناکەی سونە زۆر غەیر نازج بوون پێ نەگەیشتوو بوون لە سیاسەتە نەبەس نەتێگەیشت بوون و نەناڵژ بوون. ئەوان تەسەووریان دەکرد ئەم وەزعی بوویە وەزعێکی کاتیە خۆیان دەگەڕێنەوە جارێکی تر حکمرانی عێراق دەکەوتە دەست بەتەما بوون بە شێوەیەک لە شێوەکان حکمرانی عێراق بخنە دەستی خۆیان بۆیە دەیانویست مەرکەزیەتی بە قووەت بێ. ئەوانەی کە دەنگیاندا بە یاسای فیدراڵی سەدرەکان دەنگیان نەدا نەخێر. ئەی چێ بوون ئەوانەی دەنگیاندا؟ مەجلیس العەلا بوون، حزب الدەعوە بوو، ئێمە بووین کوتلەی کوردستانی و کەمێک لە سونەکان. کەمێک لە سونەکان. ئێران دەوری چی بوو لەوەیە؟ من تەسەوور ناکەم ئێران دژ بوو بێ، چکە ئێران دژ بووە مەسەلەن ڕەنگە مەجلیس العەلا داوەش دەنگی نەداوە. نە داوە هەر دەیدا، چکە داوە لەگەڵ ئێران وەزعی نەزۆر ئەوە بوو، بەڵام مەجلیس لەگەڵ ئێران عەلاقاتی تۆڵ. ئەی تورکمانەکان تورکمانش ژمارەیان کەم بوو. تورکمان وەکو تورکمان
ترکمان لناو کتلی تر دا خویان ترشح کرد بو جماره یان کم بو تأثیرشان نبو بەڵام هەر دژی فدرالی بوو تۆ پێتوانێت تا ئێستاش سنە هەمان عقلیەتن مثلەن لەم ڕووداوانەی کەرکووکە ئەوترێت ڕئیس عەشار هەبوو هاتووە من تەسەور دەکەم ئەزانی مەسەلەی کەرکووک بۆ شتێک پێ بڵێم مەسەلەی کەرکووک ئەوانەی ئاستەنگی گەورەنە لە بوو مەسەلەی کەرکووک یەکەم بە هەندێک عەرەبەکانی سنەی هاوردەنە شیعەی هاوردە سنە و شیعەی هاوردەوە ئەو شیعەی هاوردە زۆربەیان تەیاری سەدرینە زۆر باشە مەسەلەی مادەی 140 لە سەردەمی ئێوە دەنگی پێدرا وابوو نە مادەی 140 لە دستوردا هەبوو احتیمادی کردووە 140 لە دستوردا هەبوو لە 58 تا کە ماوە زندوو يعني قانون إدارة الدولة زمانی بريمر دستور جيگای اوی گرتووە تەنها مادەی 58 ماوە و تەنها مادەی 53 فقرەی ئەلیف ماوە ئەوانی تر هەموو دستور جیگای گرتوونە ئەم هەردووانە ماون مادەی 58 بنکەی مادەی 140 مادەی 53 فقرەی ئەلیفش ئەو ماوە زیندونە بەڵام تا ئێستا زندونە ئەوە چیرۆکە بە حەقیقەتە مۆزوعی مادەی 140 مادەیەکی ئەوەیە مادەیەکی معقەدە من تەسەور ناکەم کە دان ڕابێ لە بوو جێبەجێکردن دان ڕابێ چونکە عەقدەکەی لەکوێیە مادەی 140 بریتیە لە فەقەرات ئەلیف با جیم فقرەی یەکەم تطبیعی حدودی ئیداریە ی محافظات ما بس لتطبيع حدودي إداري محافظات أويا ك لچند سالي أخيري حكمي صدام دو قضاء لكربلاء يكك لكربلاء يكك لنجف ورقي راوة خرونة السر رمادي مثلا لكركوك وصلاح الدين وأوانا والو قوري كراوة فقري ألفي مادية كمي 140 أبي أم تطبيع حدودي إدارية بكري مثلا شمشمال ودوس بلي كفري أما نعم لسر كركوك عليك لسر كركوك بالخراونة لسر سليماني مثلا أبي تطبيع حدودي إداري بكري أو فقري تطبيع حدودي إداري أبي لسر كمار در بتشي ياساك يعني بروجي ياسا أبي لسروكاتي كمار در بتشي بيتا برلمان سروكاتي كومار لو دو سه مرحلة نسرو كومار بو انجمني سروكاتي بو يعني سروك كومار ودو جيجراكي ابوا هر دو جيجراكشي موافق بن لا سر او انا ممكن بو مثلا جيجري سروكي كومار يسني قبولي ندكرت او قضايانا للرمادي جارة كتير بكرينا وبخرينا سر أو أما يك دو تطبيعي اجتماعي يعني تطبيع اجتماعي أو عربي هاوردنا أبي بقرنا وابو شويني خويان أو كردي در كراون أبي بقرنا وابو شويني خويان لبو أم فقرة لدوري إيما ودوري دواي إيماش لسر حكومتي مالكي هر صال 200 مليون دولار ترخان كرابون لبو تطبيعي فقري باقي تطبيع وقرانا عربي هاوردا ددانا عربا كان بقرنا وشويني خويان ددانا كردا كانش اويلا كركوك دارچونا بقرن بو سر شويني خويان مشكلة كلا تشبو مشكلة كأم موضوعانا تكل كده زاني أم عردي تويا كردا يان عربة أبي أم موضوع على عقارات الدولة جارة البكري إما هيج أوما نبرد أبو عقارات الدولة بو شارة سركردني أم كيشان طابوتا نبرد كاس نيكردو أما طبعا مادة 140 لا دستور دا لا مادة 58 دا دنياك شتي بسرو كماري داوه بو شارة سركردني أو كيشان حتى صلاحياتي بيداوه أجر داخليا
ام موضوعان نتوان را چاره بکرید سروک کمار هم ما في هي استعانه با یکی کی المتحده بکد دوا بکد بیتا بو او چاره سر کردنی او کش باشە تا ئێستاش ئەم مادەیە بەردەوام نییە؟ ماده بردوامه بس هیچ کارک بونیه ئێ باشە سەرۆکی کۆمار کوردن تا ئێستا خۆزگا کورد نبا لە ئەوەڵەوە بۆ باشتر ئیشی دەکرد باشتر ئەمانتوانی زەغت لێ بکەین ئەمانتوانی زەغت لێ بکەین ئەمانتوانی هین لێ بکەین بچتە ژێر ئەم هەر بالمناسبە کاک عەبدوڵڵا من یا ئەمە پرسیاری خەڵکە بە زۆری ئەوانەی کە ئەچنە بەغداد ئەوانەی دژی کوردستان قساکەن ئەوە لە مەسلحەتی کوردستان قسە ناکەن و ناشوێرن ئەو شتانە بکەن کە لە مەسلحەتی کوردستانە تۆ پێت وایە ئەموان نییە ئەمە لەسەر ئەوان دەمێنێ سەر بە کێنە سەر بە چ حزبێکن سەر بە چ لایەنێکن یعنی هەمویان وان نییە وەختی ئێمە ئەو شتانە نەبوو کەس نەبوو دژی ئەو کاتە زەعیف بوون نانە ئەو کاتە کەس نەبوو لە کووردا دژی کوردستان قسە بکەیان ئەم لا ئەولا گوتمان ئێمە هەمومان یەک تەواجه بوون زۆر باشە خۆت لە پەرلەمانە چ شتێکت پێ باشە ئەو شتە گرنگانەی ئەو کارە گرنگانەی لەو فترەیە کراوە غەیری مەسەلەی ئێمە گەورەترین غەڵەتی ئێمە ئەوە بووە ئێمە گرنگیمان نەدەدا بە قەوانینی ئەوەدانکردنەوەی دەوڵەتی فدرالی ئەگەر ئەو قانونە ڕاستە و خۆ پەیوەندی بە کوردستان و بە کوردەوە نەبووە و ئەوە غەڵەتی زۆر زۆر گەورە بوو کردمان و هەستمان پێدا کرد من خۆم شخصێک بووم لە جەنابی سەرۆک مەسعود 5-6 جار لە بەغدا ئەو پرسەم لێ کردووە گوتی نە ئەبێ ئیحتیمام بدەن ئەبێ گرنگی بدەن چونکە ئەم عێراقە ئێستا ئاوادان نەکرێ لەسەر ئەو بنگەی ڕاست دوایی دەبتە کێشەکی گەورە بۆ ئێمە عینی وەزع بە مام جەلالشم گوتووە عینی وەڵامی هەبوو ئێمە گرنگیمان نەدا بۆ نمونە ئێستاش هەر وایە ئێستا ئێمە مشکلەمان چییە لەگەڵ عێراق لەسەر مەسەلەی پشکی هەرێمی کوردستان لە بوجە چییە مشکلەکەمان مشکلەکەمان مەسەلەی داهاتی ناوخۆییە داهاتی ناوخۆیی بە هەموو عرفی دنیای دەوڵەتی فدرالی داهاتی ناوخۆیی دوو بەشە بەشێک داهاتی فدرالیە بەشێک داهاتی مەحەلیە ئەوەی داهاتی مەحەلی هیچ علاقەتی حکوومەتی بەغدا پێوە نییە ئەوە دەبتە موازەنە دەبتە بودجە بۆ هەرێمی کوردستان ئەوەی داهاتی فدرالیە یعنی مەسەلەن داهاتی فدرالی چییە ئەوەی تەمویلەکەی لە خەزینەی دەوڵەتی عێراق بێ ئێستا مشکلەکەمان چییە ئێستا قانونێک تێپەر بووە ڕقەمی ژمارە 6 ساڵی 2019 ناوی بعربي قانون الإدارة المالية للدولة العراقية باشا بله أم ياسايا أوي بتشي بخويني يعني فرقي هريمي كردستان و هيج باريزغايك نية لو ياسايا هو كارثة بەڕێز سەیدا عەبدوڵڵا ساڵح زۆر سوپاس ماندوومان کردی بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینا کۆتایی دیدارمان لەگەڵ سەیدا عەبدوڵڵا ساڵح تاکو بەرنامەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ